بەناوی خی گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان لە ڕۆژی ئاڵای کوردستاندا هەرێمی کوردستان خاوەنی پەرلەمانێکی پەخرا و حکوومەتێکی فێز و سەرۆکێکی نایاساییە. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک دەسەڵاتدار لە ژێر ئاڵای کوردستان دەستیان کردووە بە گەندەڵی و بردننی قوتی خەڵک. ئەمەش لە ئێستادا قەیرانێکی سەختی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆقاندووە. لە میواندارێک لە بەڕێزان سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق توێژەری سیاسی تاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕۆژی ئاڵای کوردستان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەرز ڕاگیرە. ڕۆژی حەڤەی 12 هەموو ساڵێک لەلایەن پەرلەمانی کوردستان بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکراوە و ساڵانە بەو بۆنەیەوە لە هەرێمی کوردستان مەراسیمی تایبەت ڕێکەخرێت. کورد لە مێژووی خۆیدا زۆر بایەخی بە ئاڵاداوە. ماددەکان کە بە باپیرەی کورد ناوەبرێن خاوەنی ئاڵای خۆیان بوون و میرنیشنە کوردیەکان و حکوومەتی شێخ مەحموودی نەمر و کۆماری کوردستانی ئاڵای خۆیان هەبووە. ئاڵای کوردستان لە لاکێشەیەکی ئاسۆیی پێکهاتووە بەشی سەروی ڕەنگی سوورە کە هێمای خوێنی شەهیدانە و بەرخودانە، بەشی ناوەڕاستی ڕەنگی سپیە هێمای ئاشتی خوازانەی کوردە و خۆرە زێڕینەکەی ناوەڕاستیش کە لە 21 تیشک پێکهاتووە هێمایە بۆ 21 ئازار کە سەری ساڵی نوێی کوردیە، بەشی خوارەوەی ئاڵاکەش ڕەنگی سەوزە هێمایە بۆ ئاوەدانی و بەردەوامی. ڕۆژی ئاڵای کوردستان لە کاتێکدایە بەهۆی زاڵبوونی بەرژەوەندی حیزبی دۆخی هەرێمی کوردستان لە مەترسیدایە و هاوڵاتیان ژیانێکی کولەمەرگی بەڕێوە بن. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک دەسەڵاتداری بەرژەوەندی خواست لە ژێر ئاڵای کوردستاندا دەستیان داوەتە گەندەڵی و دزینی قوت و داهاتی هەرێمی کوردستان کە ئەمەش بێڕێزیکردنە بە ئاڵای کوردستان. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا خەباتی میلەتی کورد و قوربانیەکان لە ئەنفال و کیمیاباران و شەیدەکانی لە مەترسیدایە بەهۆی زاڵکردنی بەرژەوەندی حیزبی و شەخسیەکان و جێبەجێ نەکردنی یاسا. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا دەسەڵاتداران پڕن و میلەتی ژنان نییە بیخوات و ڕۆژانە بازارەوە ژیان بەڕێیەکەن. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا لە هەر چوار پارچەی کوردستان هێزە سیاسیەکان لەو پەڕی پەرتەوازەی و ناکۆکیدان و ئەمەش ئایندەی کوردی خستوەتە مەترسیەوە. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا لە بری ئەوەی بە عەمەلی هەنگاو بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆیی کوردستان بنرێت کەچی هەرێمی کوردستان خاوەن پەرلەمانێکی پاکخرا و حکوومەتێکی ئیفلیج و سەرۆکێکی نایاساییە لە سەرۆکایەتی هەرێم. گەورەترین ڕێزگرتن و بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان بریتیە لە چارەسەرکردنی قەیرانی سیاسی و دارایی هەرێم و کۆتایی هێنان بە دزینی داهاتی میلەت و بنەبڕکردنی گەندەڵی و دادگایکردنی گەندەڵکاران. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک سالار بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بایەخی ڕۆژی ئاڵای کوردستان چییە؟ چۆن دەکرێت ئەم ڕۆژە بەرزڕابگیرێت؟ بەڵێ پرسی ئاڵای کوردستان بۆ گەل و نەتەوە و نیشتیمانێکی بێ دەوڵەت و بێکیان و بێ پێگەل لە ئاستی نەتەوە یەکگرتووەکاندا ڕۆژێکی گرنگە و خاڵی کۆکەرەوەی ئینتیمای هەموو تاکێکە بۆ نیشتیمان و نەتەوە و پێویستەکە ئەم ڕۆژە هەمیشە بەرزڕابگیرێ بە کردار و هەموو لایەک لای خۆیەوە، هەموو کەسێک لای خۆیەوە بایەخی ئەو ئاڵایە و ئینتیما بۆ ئەو ئاڵایە و هەموو ئەو پێکهێنەرانەی کە دەبێتە مای خاڵی هاوبەش لە نێوان هەموو تاکێکی کوردەواریدا لە کوردستان لەجار لە هەر کوێیەک بێ نیشتیمانی هەمووانە و ئەم ئاڵایە سیمبولی بەرخودانی گەلی کورد و نەنەوینی ڕێبازەکە و ئەوەی پێوترێ کوردایەتی ڕەسەن. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کوردستاندا بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە لە هەرێمی کوردستاندا کە بەشی زۆری پەیوەندی بە نەبوونی سیاسەتێکی نەتەوەیی و نیشتیمانیەوە هەیە لەلایەن حزبە سیاسیەکانەوە وای کردووە ئەم ڕۆژە وەکو پێویست ئاوڕی لێ نەدرێتەوە. بەڵام ڕۆژگارێک دێ ئەم ئاڵایە دەچێتە نەتەوە یەکگرتووەکان، ڕۆژگارێک دێ ئەم گەلە دەگا بە ماف و ئازادی خۆی وەکو نەتەوەکانی دنیا، ڕۆژگارێک دێ کورد دەبێتە دەوڵەت، ڕۆژگارێک دێ سربەخۆیی بەدیک دێ.
بەڵام ئافرین بۆ ئەو نەوەی ئافرین بۆ ئەو تاکەی ئافرین بۆ ئەو کەسایەتیانی کە ڕێگر نابن لەگەڵ لە بەردەم ڕەوڕەوەی بەدیهاتنی ئەو ڕۆژە گەندەڵی یەکێکە لە لەمپەرە هەرە سەرێکەکانی بەردەم گەیشتن بەو ئامانجا و کێماسی و ئەدانەکردنی بەرپرسیارەتی یەکێکە لە ڕێگریەکانی بەردەم ئەو ڕۆژەی کە خەڵکی کوردستان ئاوات و ئامانجەتی و هەزاران ڕۆڵی گەلی ئێمە لە پێناویدا بۆتە قوربانی بۆیە ئاڵا یەکێکە لە سمبولەکانی و ناسنامەی نیشتیمانی و نەتەوەی ئێمە ئەمڕۆ لە پێناو بەرزراگرتنی ئاڵادا پێویستمان بە شێوازێکی نوێترە لە خەبات لە کوردایەتی لە حزبایەتی نەک ئەم مۆدێلە سیاسیە چەق بەستوی کە ڕێگرە لە بەردەم شەکانەوەی ئاڵای کوردستان لە پێگەی شایستەی خۆی کە ناو ئاڵای وڵاتان و نەتەوەکانی دنیاە لە نەتەوەیە گرتوەکان یان لە مەحفەلی دەولی. زۆر باشە بە بچوونی بەڕێزیانی گەندەڵی کەوتت ڕێگر لەوەی کە مەسەرەن کوربات بە خەونی سەر بەخۆی ئێستا ئەوانەی کە گەندەڵکارن وەرە ژێر ئاڵای کوردستانە گەندەڵی دەکەن سوکاتی بە ئاڵای کوردستان دەکەن بڕام وایە بەشێک لەوانەی کە ئەیان بینن کە ئاڵای کوردستان لە پشتیانەوەی و گوتاری قەبەقەبە و جیاجیا دەدەن ئەگەر یاسا سەروەر بێ جێگەی ئەوان ئەو جێگایە و ئەو پێگەیە نییە بەڵکو زیندانەکانە تۆ بڕۆ راپۆرتی دیوانی چاودێری دارایی لەسەر دام و دەستگاکان بکەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دامەزراوە فەرمەیەکان هیچێکێ لەو راپۆرتانە نەگەیشتە جێگەی خۆی ئەویش پەیوەستە بە بوونی ناشەفافێت بەرژەوەندی تایبەتی گروپی پاوانخواز حزبی جاهر لە هەر حزبێکی سیاسیە ئەوانەی کە پێگەی گشتی بۆ بەرژەوەندی شخصی بۆ بەرژەوەندی گروپێکی معەن بەکاردێنن خۆیان دژی ئەو حزبن خۆیان دژی ئەو ئینتیما و ئەو ئامانجانان کە خەڵکی لە دەرکۆ بۆتەوە و لە ڕاستیشە من ڕەم وایە ئەمڕۆ چەند تیرۆر مەترسیە بۆ سەر کوردستان چەند داعش مەترسی بوو بۆ سەر کوردستان ئاواش گەندەڵی پەتایە کە هیچی کەمتر نییە لە تیرۆر بۆ کوشتنی ئینتیما لە لای تاکی کورد بۆ ڕێگریکردن لەو ڕەوڕەوەی کە ئەمانگەیەنێتە ئەو ئامانجەی کە ئێمەش بڵێن وەکو نەتەوەکانی تر باشە بەشێک لەو بەرپرسانە تیرۆریستێنیانی پێ قسەی تۆ بێ من پێم وایە تاوان هەر تاوانە گەندەڵی یەکێکە لەو تاوانانەی کە بە حاوشێوەی تیرۆر لە ڕووی قانونیەوە دەبێ معاملە باشە وەڵام ئەنجام دەرەکە شێر تیرۆریست نییە گار وابێت من پێم وایە تاوان خەڵکی تیرۆریست تاوانبارە گەندەڵکاریش تاوانبارە هەر یەکە بەپێی قانون پێم وایە بەپێی قانونی ئوسوڵی محاکەمات بێ قانونی عقوباتی عێراقی بێ و تەنانەت لە یاسای تیرۆردا بەشێک لە شێوازەکانی گەندەڵی کە تەسیراتی لەسەر کۆی ژیان هەیە ئینتیمای نیشتیمانی هەیە ئەوە تیرۆر نییە ئەوە تیرۆر نییە خەڵکێک هەبێت لە کوردستاندا ئێسەوای کردبێکە بڵێ من حکوومەتی عێراقیم لا پەسەندتر و خوازراوترە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر جادە بە هەزاران خەڵکی خوێندەوار هاوار بکە عەبادی بۆ ئەمە ڕەتفعلە لەو ئاکامانەی کە کەوتوتەوە لەو دەرەنجامانەی کە کەوتوتەوە کە لە ڕێگەی سیاسەتێکی ناشەفافی هەڵوشاندنی قوتی خەڵکەوە بۆ بەرژەوەندیەکی تایبەتی و معەن و حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتە دوکانی بازرگانیکردن سەروەت و سامانەکەی هەرزان فرۆش و تاڵان فرۆشەکرێ بە وڵاتان و بە دنیا لەو لاشەوە داهاتەکەی بە ناشەفافی نازاندرێت چۆن سەرڤەکرێ و دەزاندرێت لە ڕاشتیشا ئەگەر پەرلەمانی کوردستان ڕێگە بدەن کاری خۆی بکە بۆ خەڵکی کوردستانی ئەسلمێنێ گەندەڵکاران کێن و داهات چۆن سەرفەکرێ و بە چی شێوازێک دابینەکرێ و چۆن بە هەدەردێەوە لە چ سەفەقەیەکە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەندرێتە لا و بەرژەوەندی تایبەت دەخرێتە پێش لەبەرەوە پێم وایە تەکی دەکەمەوە تیرۆر و گەندەڵی وەکو یەک کاریگەری ڕاستەوە هەرێمی کوردستان زیانیان گەیاندووە تیرۆری دەرەکیمان هەیە وەکو داعش کە مەترسی بوو بۆ سەر خەڵکی کوردستان تیرۆریستی ناخۆشمان هەیە لە حکومڕانی داوای کە بە گەندەڵ بێ من پێم وایە دژمنەکەت وازە حەکێیە تۆ ئەتوانی بیناسی مامەڵەی خۆتی لەگەڵ بکەی و کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر پشت ئەستور دەبن بۆ ڕوبەڕووبوونەوەی بەڵام لە ناو خۆی خۆتە کرمێک هەبێ توانەکانی خۆت بخواتەوە و ژیانی خۆت بخواتەوە و ڕێگر بێ لە بەردەم کاروانەکەی خۆتدا ئەگەر زیاتر تاوانی لەسەر نەبێ کەمتر نییە لەو تاوان بارانەی یان ئەو دژمنانی کە لە دەرەوە مەترسین لەسەر تەجروبەکە ئەمڕۆ دژمنەکانی کورد و کوردستان مەترسینی لەسەر تەجروبەکە ئەوەندەی گەندەڵی
و گەندەڵکاران مەترسین لەسەر ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان. هیچ کاتێک ڕژێمی بەعز ئەزمموی کوردستانی ناشرین نەکرد. هیچ کاتێک ئێران و تورکیا و وڵاتانی دەوروبەر ناتوانانی ئەزمموی کوردستان ناشرین بکەن. ئەوەی ئینتیمای کوشتووە، ئەوەی ئەزممونەکەی ناشرین کردووە لە ناوخۆی خۆمانە. گەندەڵکاران بەڵە گەندەڵکارانە لە بەرامبەر گروپی گەندەڵکاری لە کوردستاندا دەبێ هاوپەیمانێتێکی گەورەی دڵسۆزان لە کوردستاندا دروست بێ. واتە ئەمڕۆ لە کوردستاندا چۆن دەبینین گەندەڵکاران لە هەر حەزبێک بن، لە هەر تەڵەفێک بن، لە کەرتی گشتی بن یا لە کەرتی تایبەتی بن، هاوپەیمانێتێکیان دروست کردووە، کوتلەیەکی بەقوتیان دروست کردووە، هەندێک جار پشتیوانی ناوچەیشیان بۆ خۆشیان دروست کردووە. لە بەرامبەردا خەڵکی کوردستان ئەبێ بیرکاتەوە هاوپەیمانێتێکی سیاسی نوێ لەسەر ئاسی دڵسۆزان دروستکە. فرێخراوەکانی کۆمەڵگەی هاوپەیمانی گەندەڵکارەکان بەقوترە. سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەرزستان ئەگەر بچین هەورێر لای کاک مەسعود عەبدولخالق. کاک مەسعود زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە یادکردنەوەی ڕۆژی ئاڵای کوردستان تا چەندێک ینی ئایا لەم ڕۆژەدا چۆن دەکرێت ئاڵای کوردستان بەرز ڕابگیرێ یاخود ئەوەی کێمە دەیبینین لە ئاسی باڵا کە هەندێک جار ئەم یاد دەکرێتەوە تا چەندێک ئاڵای پیرۆزی کوردستان بۆ مەبەستی شەخسی و بۆ مزایدەی حیزبی بەکارهێنراوە؟ ئەمە حەزەکەم قسەک پاڵپشت لە بۆ قسە جوانەکانی کاکسالار کە هەموو خەڵک قسەکانی وی پێخۆشە. خۆی کە باسیەوەی دەکەن گەندەڵکار خائینە یان تیرۆریستە یان لە داعش قراترە. قەراری ئومەم متحیدە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران 71 مادەی لە دیباجەکە وەسفی بە بێشەرەف و خائین و دروزن دەکا. یعنی ئەوە قسەی من و کاکسالار و فلانی نییە. ئەوە دیباجەی قەرارێکی ئومەم متحیدەیە وەسفی گەندەڵکاران دەکا. بەو شێوە حەزم کردەوە وەکو پاڵپشتێک. لەبارەی پرسیارەکەی جەنابێت ینی ڕاستە ئەو مەفاهیمە وەتەنیانان ئەو چەمکە نیشتیمانیانە لە لای کورد زۆر جێڕێز بووە. ینی خەڵکێر لەسا ئەو ئاڵای شەهید کرایە، لەسا ئەو ئاڵای ئەعدام کرایە، فرمێسک و خوێن و عەرەقەیەکی زۆر ڕژرایە لەسەر. بەڵام ئێستا ڕاستی کە لە دەست ئەو دەسەڵاتەیە بەرەبەرەوە ناشرین دەبی. یعنی چۆن حزبی بەعز بۆ نمونە ئەنفالی بەکارین، عملی ئەنفال، ناوی ئەنفال بۆ عملیاتێک تش بە میلەتێکی وەکو کورد. ئێستا ئەنفال یعنی خەریکە ئەو وشەیە کە وشەیەکی قورئانیە زۆر دوورە لەوەی کە ئەوەی ئەنفالی کردیە و لە ئەسلی مەبەستی سوورەتی ئەنفال زۆر لێک جودایە. هەر لە ئەسڵدا ئەنفال زوڵم نییە، ئەنفال حقیقەتێکی ترە زۆر جودایە. بەڵام دەبینی تاڕادەیەک وشەکە چکە حیزبی بەعز بەکارهێنایە ناشرینی کردیە. لە کۆنەوەژ یعنی لامارتین لە شۆرج فەرەنسا وتی ئەی ئازادی چەند جوانە، وتی ئەی ئازادی ئەو دەسەڵاتی ئێستای ڕۆبسپێر و جەماعەتی جاکۆبیان وتی چەندە ناشرینیان کردی، ئازادی چەند ناشرین و کە ئازادی چەندە جوانە دەبینی لە دەست دەسەڵاتێکی ناشرین بەکاردێت ناشرین دەبی. یان نمونەی سەردەمی ململانەیەکی نێوان معاویە و ئیمامی عەلی کاتێک کە قورئان هەردەکردن قورئان چەند جوانە. بەڵام ئیمامی عەلی ناچار وتی کەلیمەت الحەق یوراد بها الباطل. یعنی ئەوەی لە کوردستان هەیە ڕێک ئەوە خوارە هەرچی با بڵێن یادە ئینتیمایە چەمچی نیشتیمانیە چەمکەکان پێدا بڕۆ کە ئەو دەسەڵاتە ینی لە با بڵێن دەسەڵاتێک بەکارێک پڕی ناو مێشتی، پڕی ناو دڵی، پڕی ناو دەستی و کاغەزی بەردەستی مێزەکانی هەمی گەندەڵیە، باز لە شەهیدان و باز لە ئاڵای کوردستان و باز لە دەوڵەتی کوردستانی و باز لە تاریخ و باز لە ڕەمزەک هەر ناوی هەر سەرکردەیەکیش بێت لەسەر دەستی ئەو دەسەڵاتە بەڕاستی ناشرین دەبی. یعنی بێبەختی ئەو سەرکردەیە کە ناوی لە لای ئەوانە بێ. یعنی تەنانەت باشتەش کەش برین هەتا پیاوی چاچی کوردستانیش لە لای دەسەڵاتە چ لی نێزیک بیتەوە بەڕاستی چ لە لایوان مەقبول بی لە لای خەرچی ناشرین دەرەچی. کەواتە کوردستان بەڕاستی بۆ دوو تەبەقە، تەبەقەیەکی گەندەڵی پیس و چەپەڕ، تەبەقەیەکیش میلەت. یعنی لە کوردستان نێزیکەی 20 ساڵە 25 ساڵە ئەو دوو پرۆسە هەیە. پرۆسەیەک میلەتە و خەڵکی دڵسۆزە و کە دەیانەوێت بینای چەمچی جوان بکەن، بینای دەوڵەتداری بکەن. طبقەیەکیش گەندەڵکارانە. ئێستا تقریبا دەرکەوت کە طبقەی گەندەڵکاران وا بەرەبەرە
ینی سەرکەوتوو بوو تەرەقەی میلەت و خوێنی شەهیدان و تاریخ و مارە ئەنفال و مسەقەفی جوان و هەرچی نایلێ بەرەبەرە بەرەو کشانەوە مەگەر ئەوەی کاک سالار پێشنیاری کرد کە بە خێرایی بەرەیەکی فراوان لەو ئەوەی بێش بابڵین بەبێ ئەوی شەرمی لێ بکرێ بێتە مەیدان تا ئەوان مان و نەمانە ئەو تەبەقەیە هەر ئەوەندە نییە دزی و ڕاوڕوت و تاڵانی کوردستان دەکا ئەو کوردستانیش تووشی هەڵدێر دەکا و دێ ناو جیرفان و ماڵ و سامانی خەڵکی تریژی میلەتیژی هەموو لایەکمان وا دەبا ساڵی داهاتوو زۆر خراپتر دەبی ئێمە بینیمان یان لە چەند ساڵی داهاتوو ساڵ بە ساڵ خراپتر دەبی باشکرات دیارە بەڵێ زۆر باش ئەگەر ئاڵا ڕەمزی سربەخۆیی بێ بەڵام تاکو ئێستا ئێمە نەبوونێتە خاوەنی سربەخۆیی سەبات بۆی کە بەڕێزشت باس کرد ینی زۆرجا باز دەوە کرێت کە با ئێمە گەندەڵ بین با دامزراوەمان نەبێ با پەرلەمانمان نەبێت با بەرەو دەوڵەت بڕۆین ینی بە گەندەڵی و بەبێ پەرلەمانی ئێمە دەگەین بە دەوڵەت خۆی ئەو نەزەریەک بوو با بڵین کاکە دەوڵەت دەکرێت دروست بکرێت بەبێ پەرلەمان و تامون دەستگا و بە گەندەڵی و بە هەموو شتوکەچکەینە بووینە دەوڵەت ئەوە ئەو کاتی ئەوانە حەلەکەی ئەو ینی حیزبی بەعس جارێک ینی یەکێتی نیشتیمانی بۆی هەرقڕەتان پتیوەرە مفاوەزات بکەین دوای کۆتایی شار ئەجاینێ من حەقەکانتان دەدەمێ ینی ئێمە ئەوە نەکرد لایەکە زۆر لای تریشی هەرقڕەتان ئەوە ئاشکرا دیارە ئەو نوعە کارتانە لە چی دنیاە دەوڵەتێکمان لە بۆ بینەوە بە نمونە دروست کرابی کە دام و دەستگای نەبی بینای دەوڵەتی نەکردبی یان بە پێچەوانەکەی بە گەندەڵی و دزی و تاڵانی و نەشارەزایی و ماروێرانی و بەو شێوە فەوزایەت دەوڵەت دروست کرابی یعنی من معلوماتش زۆر دقیق لە سویسرا خەبیرێکی گەورەی سویسری بە وەفتێکی کوردی گوتبی ئاگادار بن ئێوە هەر دەپرسنارێ بۆ پاڵپشتمان ناکەن لە بۆ دەوڵەتی کوردستانی من ئاگادارم کەس لە دنیا پاڵپشتی دەوڵەتێک ناکە ئێوە وەکو جنوبی سوودان بین گوتبی جنوبی سوودان زۆر لە ئێوە جوانتریش بوون بەڵام ئێستا بووە نمونەکی ناشرین جارشتر مجتەمەعی دەولی دەوڵەتێک دروست ناکەوەکی جنوبی سوودان پاڵپشتی ناکە یعنی کورد دەبێ ئاگاداری ئەوەی بی هیچ نۆرە پاڵپشتێکی جیهانی لە بۆ ئەو ئیتیجاهی ئێستای کە دەیانێت دەوڵەت لە ژێر سای گەندەڵی و بێسەر و بەری و پەرتەوازی ئەوە شتیوانیە ئەجۆش وا دەریشکەوت مانجیدا دەوڵەتە بوهارێ دەوڵەتە نازم بکەینێتە هەموو ساڕێ وعد دەدرێ و ئێستا کە دوێنێ لە کۆنگرەی دۆهۆک پێشان گوتیان 4-5 ساڵ ێستا گوتیان 50 ساڵت کەیتەوێ ئەمن پێم وایە لە ژێر سای ئەو دەسەڵاتەی 50 ساڵی دەری 100 ساڵی دەری هەر ناوی دەری هەموو ڕاستە بەڵام دەسەڵات لەوانە وەرگیرێتەوە بخێتە تەبەقەی دووەم بەڵات دەوڵەت داری زۆر نزیکە و دەرفەتی زێڕینمان لە دەستەوە بەڵام دەرفەت هێشتان ماوە بەداخەوە و دەسەڵاتە تەسلیمی ئەوانەی ناکەن کە مستەحەقی ئەوانیان دەستێکی ئەمینن بۆ دەوڵەتداری بەڵ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێز کاک مەسعود کاکسەلای بگرم و لای بەڕێزت ینی بەڕێز مەبەست چی بوو لەوەی کە ئەگەر یاسە سەروەر بە ئێستا بەشێک ئەوانەی کە ئاڵای کوردستانیان لە پشتەوە دەبووە لە زیندانەکان بووان خۆی بۆ تەکمیلەکردنی بۆ چوونەکانی برای عزیزم مامۆستا مەسعود عەبدولخالق ئەگەر یاسا سەروەر بە ئێمە نزیکە بوونەوە لە دەوڵەتی کوردستان واتە لە مێژووی کوردستانە هیچ جارێک بەخەت ساڵی 92 بۆ 2016 دەرفەت نەڕەخساوە چەندین دەرفەتمان ڕەخسا بۆ ڕەخساوە کە ئێمە سربەخۆ بین بەڵام ئەم مۆدێلە لە حیزبایەتیە ئەوانەی کە مۆنۆپۆلی دەسەڵاتی ئەم حیزبانەشیان کردووە ئەم جۆرە لە حکومڕانی ئەم جۆرە لە بەڕێوەبردن لە خزمەتیانەیە چونکە کاتێ تۆ هەنگاو ئەنەی بەرەو دەوڵەت پێویستت بە حزبی دەوڵەتی هەیە واتە حزبێک لە چوارچەوەی یاسا پێویستت بە خەڵکی دەوڵەتمەدار هەیە کە خەڵکێک بڕوای بە عەقڵێتی حکومڕانی گشتی هەبێ لەسەر ئاستی نیشتیمان بڕوای بە یاسا سەروەری هەبێ بڕوای بە دادگا هەبێ بالفعل ئینتیمای بۆ ئەو مێژوە هەبێ کە مێژوەکی خوێناویە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئەم هەموو سەدان ملیار دۆلارە لە کوردستاندا بە هەدەر درا ئێمە بەرپرسێکمان بینی بدرێتە دادگا نەتبینیوە نا و نەتیجەشی نەبوو و هەموو ئەوانش پەردە پۆشکران کاکە بە ئاشکرا دزی بە بەرچاوی خەڵکی کوردستانەوە ئەکرێ قوتی خەڵکی کوردستان دەدزرێ تۆ دەبینی خاوەنی کردارەکە
خۆی بە نیشتیمانیترین خەڵ دەزانێت بخۆی بە فریاد ڕز دەزانێت بۆ حزب بۆ حکوومەت بۆ دەسەڵاتی گشت هەرگیز و هەرگیز لە ڕاستیدا ئەوانەی کە دەستیان دەچێتە قوڵی ئەوانەی ڕازیە بن لە سایی سیاسەتی ئەواندا ماڵێک هەژارەکەن مناڵێک بێشیرەکەن مامۆستایەک بێ موچەیەکەن فەرمانبەرێک بێ موچەیەکەن کە لە ڕۆژێکە 8 سەعات بۆ حکوومەتەکە بۆ دام و دەستگا گشتێکە کار ئەداکە لە ڕاستیدا ئەو پەڕی داماڵینە لە هەموو قیەمێکی ئینسانی. جارێک تەکید کەینەوە لە مەسەلەی پرسی سربەخۆیی و دەوڵەت. تۆ کە نەتوانین لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە 5 ملیۆنە سیاست بکەیت، کە کوردستان دابش بکەی بۆ چەند زۆنێک، کە کوردستان دابشکەی چ بۆ چەند سیاسەتی بنەماڵە و گروپێکی پاوانخواز، تۆ دەتوانی ئیدعای دەوڵەت و دەوڵەتداری بکەی سربەخۆیی بکەی، تۆ ئیرادەی گەلی کوردستان تەسلیم بە هەیمەنەی وڵاتانی ناوچەیی بکەی، دەتوانی ئیدعای دەوڵەت و دەوڵەتداری بکەی. من سەیرم لێ دێ هەندێک خەڵکیشان دێن تەرویج ئەکەن بۆ ئەم جۆرە لە سیاسەتە. ئێمە با پەرلەمانمان نەبێ چونکە دەوڵەت لە پێشە لە پەرلەمان نەخێر. خۆشگوزەرانی مافی مرۆڤ ڕێزگرتن لە ئینسان و قیەمی ئینسانی و نیشتیمانی لە سەروی هەموو شتێکە. ئەویش بەچیەکرێ بەوەش کە چەترێکە بێ هەمومان وەکو یەک پارێزێ. هیچ کاتێک سەربەخۆیی لە خۆ دروست نابێ بەبێ بنیاتی دامەزراوەیی دەوڵەتی. تۆ لەسەر بنەمای دیوەخانداری و عەشیرەتگەرێتی و خزمێنە دەوڵەت دروست ناکرێ. لەسەر بنەمای قانون و سەروەری یاسا و دۆزینەوەی خاڵی هاوبەش بە ڕێزگرتنی حەقیقی لە ئاڵای کوردستان دەوڵەت و دەوڵەتداری دروستەکرێ، بە ڕێزگرتن لە پەرلەمانی کوردستان کە خیتاب و ڕاگەیەندرا و کۆنگرەی هەموو حزبەکان پڕێتی لەوەی کە پەرلەمانی کوردستان بەرهەمی خوێنی شەیدەکانە چەتی کۆکەرەوەی گەلی کوردستانە. تۆ تەماشاکە پەرلەمانی ینی ئەو پەڕی بێماهیەتی ئەوەیە کە تۆ بە خوێن ساردیەوە سەیری موئەسسەیەکی وا گەورە بکەی کە لە ڕۆژی ئاڵای کوردستانە هیچ قسەیەکی جددی نەبێ، دانشتێکی جددی نەبێ لە کێشەکانی کوردستان و کێشە نیشتیمانی و نەتەوەیەکانە دەرگاکانی کوڵۆمدرا. ئەمانە ئاماژەن بۆ ئەو منتەهای بێ ئینتیمایی لە ناو حزبی کوردیدا بۆ سربەخۆیی، بۆ پرسی کوردستان و نیشتیمان، بۆ ژیانی خەڵک، بۆ گوزەرانی خەڵک. لەبەر ئەوە بەدیدی من وەکو نوێنەری خەڵکی کوردستان ئێمە لە ئەستۆمانە خۆمان ئەستۆپاکی بکەین لەم بابەتانە. هەر یەکە لای خۆیەوە بچێتە سەنگەرێکەوە تەرویجێکی ڕاستەقینە بکە چۆنێتی چارەسەرکردنی ئەم بارودۆخە و خۆت ئیعلان بکەی کە بەشێک نیت لەم گەندەڵیە، بەشێک نیت لەم پرۆسەیە. تۆ دەتەوێت ڕازگۆبی لەگەڵ دەنگدەرەکانی خۆت، لەگەڵ خەباتی خۆت، لەگەڵ خەباتی نیشتیمانی و نەتەوەیی و دیموکراسی و قانونی خۆی. بەڵێ ئێمە دەبێت کار بکەین لە ناو حزبی خۆمان، لە دەرەوەی حزبی خۆمان، لە ناو هاوڕێکانمان، لە دەرەوەمان، لە میدیا، لە هەموو جێگاکان ڕوبەڕوو ناڕزایەتی تەواو دەربڕین بۆ ئەم جۆرە لە سیاسەتە. ئەگەر بە ئاگا دێنەوە سەرسەر و سەرچاو، ئەگەر بە ئاگا نایەنەوە ئەوە هەرێمی کوردستانتان بەرەو تونێلێکی تەواو تاریک و نادیار بردووە بەسەری خۆتان کۆتایی دێ. لەبەر ئەوە چۆن بەسەری خۆت بە ماڵوێرانیەکی گەورە بۆ کوردستان کۆتایی بێ. بەڵام هەر لەبەر ئەوە تۆ دەڵێ خەڵکەوە دزیەکەن پارە ڕەوانەی دەرەوە دەکەن، ینی چۆن بەسەری خۆیان کۆتایی جا گرنگ ئەوەیە چۆن ئەزمونمان نییە. یعنی هەر ئەوەندە نییە کە تۆ ئەم تەجروبەیە جارێکی تر لەبار ببرێ کاکە، ینی تۆ حەلەب ببینە مەجزرەیەکی گەورە بە حزوری مجتەمەعی دەولی، بە مشارەکەی مجتەمەعی دەولی. هەرێمی کوردستان دوورگەیەکی واخواق نییە کاکە، وڵاتان بە دەورەت نەدراوە بە ئەو وڵاتانەی کە بە خوێن ساردانە مشارەکەکەن لە قەت جینۆسایدی حەلەبدا. ئایا هیچ دوورە لەسەر کوردستان ئەمە دووبارە بێتەوە؟ شنگال دوور بوو. ئێمە دوای ئەنفال و کیمیاباران دەرسمان وەرنەگرت، شنگال هات. ئێستاکەش وەرنەگرتووە، هێشتاکە دەرس زۆر نەگیراوە. نەخێر هێشتاکە مخۆیە لەسەر شنگال کێ ئیدارەی بدا. نابێ ئەم حزبی کوردی لەوێ بێ، نابێ ئەو حزبی کوردی لەوێ بێ. ئەم عەقڵێتە خزمەت بە داگیرکەرانی کوردستان نەبێ پێم بڵێ خزمەت بە کێیەکە. ئێمە دەرسمان وەرگرتووە لە 100 ساڵی ڕابردوو. زۆر باشە، بەڵام بۆیە ئەوەی کە سەریان دەخوایانی چۆن گەندەڵێکە سەری بەرپرسانیە وڵاتە دەخواچی دەخوایەوە بە دڵنیاییەوە خەریکە لێ ئەڕشێ پڕ بووە کۆمەڵانی خەڵکی کوردستان مەترسیەکانی داعش نەبێ، مەترسی سەر ئەزمموی کوردستان نەبێ. ئەم جۆرە لە حکوومەتە بەرگەی ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان ناگرێ. ئەوە چاکە و ماهیەتی ئەم حکوومەتە نییە، ئەدای ئەم حکوومەتە نییە
ئەم جۆرە لە حکوومەتی هێشتوێتەوە ئەو مەترسێکی تر بەڵام گەندەڵەکە سریان دەخوات پێ دوای ئاخیرەکەی بە دڵنیاییەوە ئەم گەندەڵیە ئەم شێوازە بەردەوام نابێ خەڵکی کوردستان قبولی ناکە ئەم سوکایەتیکردنە بە ناوی پاسپۆرتی نیشتیمان و نەتەوە بەردەوام نابێ ئەبێ هەر یەکێک لای خۆی و تەراجعی خۆی بکە من کاتی ناوبڕە سپاس دەکەم دواتر دەگرم وڵابرس بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورد دەگرین دەگەڕین وڵاتان لەگەڵمانێنمە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی مۆبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک مەسعود ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان سەبارەت بە ڕنگ و هێماکانی ئاڵای کوردستان ئێمە دەبین ئاڵای کوردستان ڕەنگی سووریە کە نیشانەیە بۆ بەرخودان و خوێنی شەهیدان، ڕەنگی سپیە کە نیشانەی ئاشتی خوازانەی میلەتی کوردەوە، ڕەنگی سەوز نیشانەی مەسەرەن ئاوەدانی و بەردەوامیە. ئایا هیچ کام لەو هێمایانە لەو دەسەڵاتداراندا هیچ کاتێک ئەو هێمایانە بەسەر خۆیاندا جێبەجێ کردووە؟ خۆی ئەگەر تەمەشای دروشم و ینی با بڵێن یان ڕاستپارەکانی کۆنگرەکان دروشمەکان یان جاروەیە کە باسی عەقڵی شاخی دەکەن دروشمەکانی شاخ ڕاستیەوانە خۆ جوان بووینە، بەس ئەوەی کە دەگوزارێ هەمی شکلە ئەوەی حەقیقیش دەگوزارێتێت گەندەڵی و دزی و تاڕانیەکەیە ئیتر هەمووی شکلیاتە. بۆیش ئەو ینی یەکەم دەتوانانی برین ماهیەتە ئیدۆم عەرز و شکلە دەگۆڕێتی پێویست بوو و گەندەڵکاریش لە کوردستان چی پێویست بووە ئەو کرایە ئەوەی دەوڵەتداری ویستیتی ئەو نەکرایە. بۆ نمونە دەوڵەتداری پێویستی بە یەکڕێزی و مؤسساتی و با بڵێن بیناکردن و پێدا بڕۆ عیلاقات دووەلی و عیلاقاتی ئیقلیمی و لێزانین و دیاریکردنی دەستەی خەت شایستە لە شوێن شایستە هەموو ئەوانە دەوڵەتداری پێویستی. گەندەڵکاری پێچەوانەی پێویستە، پێویستی بە پەرتەوازایی هەیە، پێویستی بە فەوزا هەیە، پێویستی بە نەبوونی مؤسسات هەیە، نەبوونی ڕقابە هەیە، عیلاقات ینی هەمووی فاس ئەوەی پێویستی گەندەڵکاری ئەو هاتەدی هەمووی لە کوردستان دەبین هاتەدی وەزیاتریش، بەڵام پێویستی دەوڵەتداری نەهاتەر. یعنی ئەوە بە ئاشکرا دوو پرۆسەکە دەیسەلمێنی کە نیەتی دەسەڵات چییە ئەگەر 100 ساڵی کەژوا بەردەوامی. بۆیە ئەگەر تەمەشا بکەین ئێمە لە سەرەتای ساڵی 90ەکان نزیکەی 8 میلەت بەڕێکەوتین پێکەوە بۆ دەوڵەتداری. تەیمور بوو، کۆسۆڤا بوو، ئەریتریا بوو، ینی فەڵەستین، تامیل، کوردستان، ینی 8 میلەتی وە دەبینی 6یان گەیشتنە دەوڵەتداری. تامیل چونکە
پیادەچینە شارەزا و پەرتەوازە و گەندەڵیە بوو تێک و پێکشکا و ئێستا لەسەر خەریتەش ڕۆی ئێمە و فەڵەستین ماینەوە لا ئەزمون فەڵەستین پشتیوانیەکی زۆری هەیە کوردستان پشتیوانی نییە هەندێک وەزع و هەندێک حەدەسی تایبەتی ڕای گرتیا و نازانی خۆی بخوێنیتەوە زۆر مەترسی لەسەرا بە تاکید نەک بەو 25 ساڵی 25 ساڵ کەشی لە بۆ درێژکەوە بەو شێوازەی ئێستا نەدەگاتە دەوڵەتداری نە هیچ ئامانجێک هەرچی وتوێتی لەو 20 ساڵی هەرچی وتوێتی ڕاست دەرنەچووە تەماشای یعنی یەکێکە سەفحەکانی هەردەوە کەواتە بە هەموو حیسابک ئەگەر زەڕێک وجدان هەبی دیموکراسی هەبی شارەزای علومی سیاسی حەقوا بوو ئەوانەی کە ئێستا دەسەڵاتدارن استقالە بدەن برێن ئەوە ئێمە سەرکەوتو نەبین لەبەر ئەوەی لە هیچ لایەک سەرکەوتو نەبینە خۆ مەسەلە هەر دەوڵەت نییە وەرە قەیرانەکانی ناوە خۆ تەمشاکە لە کوێی دنیاە هەبووە و بەرمیلی نەفتی 15-20 دلار لە بۆ بمێتەوە کەچی لە ناوخۆ بە 150 دلاریش بەرمیلە نەفتەکەت بەدەست نەکەی یعنی ئەوە چ مەحزەلەیەکە لەو دنیای وەرە هەژار و فەقیر چۆن دوعا ناکە چۆن لە نوێژی دوێنێ جمعە گوێم لێ بوو مامۆستا خوایە ئەو دەسەڵاتەمان دەبۆ چاکەی 20 جاراوەر خوایچێک بەڕام خوایە ئەگە چای ناکەی لە کۆرمانیکەیەوە ئێرە باشە هەموو خەرگوتی ئامین یەک کەس نەبوو برێ ناوەڵە نائان یعنی ئەوش وەزعی دەسەڵاتە لە کوردستان تەواو تەئیدی کاک سالار دەکەم کە کۆمەڵێک وەزع هەیە لە دووەلی و ئیقلیمی دەنا بە تاکید ئەوە وانامی لە پاش داعش وەزعی کوردستان دەگۆڕێ هیچ شکو گومانی نییە یعنی ئەوە بابرین نەک قەراری ئێمە بی و نەم بە مشکلش نە ئەوە قەراری تاریخە و مەبادئەکانە و حتا کتابە ئاسمانیەکانیش لا يصلح أمر المفسدين تاو تانا كري يعني نابي أما بأميد بين أو برياري قرآنية يعني أو أي ما مستعاني كلا تنجد صلاة يعني أو كساني كأيوة عندك هي بناوي دين أو لبارد صلاة أو آية تبع أشكر نار المفسد أمر المفسدين كواتب بناي سياسي وقانوني أو ده صلاة أساسي إفسادي نتاك دكري نصر كتو دبي نأمن شيء تاو يعني أو بيجوتي نيس أما خمان بتمان دوكين لبو إصلاح وتاك سازي والله يمين أكلم برسن دم تازه ليجري دعوة تاك أو ده صلاة ما كان كردو بابي كان نتصارش كا خوان دبينو بخوان خوان لنا ودبان وەکو من جارشکەش باسم کردیا دەستیان دایتە مشارەکی ئەو لە قەداری لەسەرن دوادەی بڕنەوە بەڕێی من 3 چارێکیان بڕیتەوە بە خۆیان پێویست بە ئێمە و جوهودیمە ڕەنگە نەکە بەخۆیان دەبڕنەوە و دەکەونە خوارێ و جاهینێ ڕەحمی میلەت و ڕەحمی وەزع و ڕەحمی زەمان بزین چۆن دەبێت بەڵێ ینی پێ دوای ئەم دەسەڵاتدارانە دەڕوخێن ینی نیەتی تازە بە کەڵکی چاکسازیش نەماونەوانە واللهی لەبەر ئەوەی يعني وەک مادەم باسی قورئانمان کرد حتى لای فرعونیش گوتی بڕۆن لعله ئەوە بەردەوام بی ئینشاءالله دوعای چاک هەمومان دەکەین بەڵام وەکو قەناعەتی خۆم ئەمن هیچ باوەڕم بە چاکسازی و بە مستەقبەلی کوردستان لە ژێر سای ئەو دەسەڵاتنەوە یعنی تەماشاکە ئەو دەسەڵاتە وای کردیا يعني انت مش بوردي بين لو موضوعي او الراي كسمان نيا اما بقرينو بغداد اما هم حازم عندك لبغداد يكزاري كوتايبين بلام لبغداد درتين اما نكاين باوشي انقره وتاران يعني ابوري كردستان بالا دستي بغداد رزقار كاين بلام نيدين دستي چينا اميني انقره وتاران ودي فلانتي كواتا اگر هر وابي همو ناتار وين همو مانزارش كقلت ماركاكا هر بغدادكا يعني استا ڕەنگە خەڵکی کوردستان و خەڵکی هەموو کوردستان لە زاخۆڕ هەتا دەگات خانەقین لە ناو دری پێی خۆشە بەد لە ژێر سای ئەو ڕەوشی اقتصادی ئێستا ئەو ڕەوشی قەیرانانە هەرزارشکە بگەڕێنەوە بەغداد ڕەنگە بڕە وازحتر بی ئیشەکان دیاربی و ڕەنگە بژانەوەیکی کوردستانیش تێدابی بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێستان کاک سەرای گەورم و لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی بڕینی قوتی خەڵک تا چەند پێچەوانەیە لەگەڵ مەسەلەن دروشم و لەگەڵ ئاڵای کوردستانی خەباتی خەڵکی کوردستان بۆ ئەو بوو کە ئێستا مەسەلەن خەڵک نان نییە بیخوات ڕۆژانە بە ئازارە ڕۆژیان بەڕێ دەکات بەڵێ لە دەرەنجامی سیاسەتی نادروست خەڵکی کوردستان تووشی ئەم بارودۆخە کرا کە کوردستان نیشتیمانێکی دەوڵەمەنە لە ڕووی کانزایی و سامانی سروشتی و کشت و کاڵ و ژینگە و پیشەسازیەوە و ئەم حکوومەتە حکوومەتێکی شکست خواردووە لە هەموو ئەو بەڵێنانەی کە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیدا
لە بەدیهێنانی ئەو داخوازیانەی کە هەبووە ئەو بەڵێنانەی کە دابووە کۆمەڵانی خەڵکی کوردستان و گرفتی گەورە ئەوەیە تا ئێستا لەسەر ئەو مەساری هەڵە سیاستکردن هەم لە سیاسەتی ئابووری هەم لە پەیوەندی لەگەڵ بەغدا هەم ئەو هەوڵە دڵسۆزانەیەش کە هەیە بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە ئەمان بە دژمنکاری سەیرەکەن ینی 4 فراکسیۆنی کوردستانی لە بەغدا هەوڵێکیان داوە بۆ ئەوەی بتوانن دەریچەیەک دۆزنەوە هەرێم و بەغدا بگەین بە یەک التزاماتی نەوتی خۆت تەسلیمی سۆمۆ بکە مانگانە بوجەکەت وەرگرە لە بەغداوە ئەچێتە ژێر ڕقابەی دیوانی چاودێری لە عێراق و لە کوردستان و موچە بوجە دەدرێ و هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێی پەرلەمانەوە بیکا بە قانونی بوجە و موچەی لێجیا کاتەوە و بەرەبەرە ئێمە هەنگاو بنین بەڵام لەبەر ئەوەی ئەمە لە بەرژەوەندی فیئەیەکی معەنی پاوانخوازی کەمی نەدەدا نایەنە ژێربار و ئومورەکەش لە دەستی ئەوانە بۆیە ئەم مۆدێلە لە حزبێ کۆتایی هات بەسەر چوو جگە لە ماڵوێرانی جگە لە بێ ئینتیمایی جگە لە دڵساردی جگە لە خەمباری جگە لە کارەساتی گەورەی پەروەردەیی و تەندروستی و ژیاری هیچی بەجێ نەهێشتووە ئەمڕۆ هەرێمی کوردستان زۆر عاجزە لە مۆدێل لە بەڕێوەبردنە ئەمڕۆ هەرێمی کوردستان زۆر بەنیگەڕانیەوە دەڕوانێتە ئەم پرۆسە سیاسی حزبی لە کوردستاندا هەیە لە ڕاستیدا خەڵکی کوردستان کە ئاور لە مێژووەداتەوە چەند قوربانی داوە ئێستا بە هەناسەی ساردەوە دەڕوانێتە ئەم مۆدێلە لە حزبایەتە ئەم جۆرە لە بەڕێوەبردنە کە کەمینەیەکن لە کوردستاندا لە ڕاستیدا ینی هیچ ینی ئیجاب ناکەن ناو بهێنرێ لەسەر تەلەڤیزیۆن لە کەناڵی ڕاگەیاندن ئێمە ئەبێ هەر بم سوورەتە گشتیە قسە بکەین بڵین ئەم مۆدێلە لە سیاست ئەم مۆدێلە لە حکومڕانیە بەسەر چووە خۆتان بامەدەن بەسەر خەڵکی کوردستاندا هەر ماڵێک لە خەڵکی کوردستان بەڵێ لە ئێوە زۆر باشتری کردووە زۆر قوربانی زیاتری داوە و لە ئێوە باشتر دەزانێت لەبەر بکە باشتر دەزانێت قسە بکە باشتر دەتوانێت بچێتە ڕێوە باشتر دەتوانێت ئیدارە بدا ئێوە لەسەر ئاسی بەڕێوەبردندا کۆڵەوارترینن ئەوانەی ئەمڕۆ بەڕێوە بن تەسلیمی هەر نەوەیەکی بکە لەم نەوە تازەیە من ئەوروپان بینیوە بەشی زۆر لە وڵاتانی ئەوروپان بەهۆی پەرلەمانتاریەوە بینیوە ڕەوەندی کوردیە بینم کە هیچ حزبێکی سیاسی نییە بتوانێت ئەم توانە گەورە معنەوی و معریفی و عقڵمەندیە بۆ خەڵکی کوردستان و بۆ خزمەتی ئایندەی کوردستان بەکاربێنێ حزبی کوردی کۆڵەوارە لە بەردەم ئەم هەموو عقڵمەندیە و دەیەوێت خەڵکی نەخوێندەوار لە خۆی کۆبکاتەوە دەیەوێت خەڵکی نەخوێندەوار لە دەوری بێ نەخوێندەوار بەو مانایی ناکە کەڵم بەدەست نییە خەڵکێک هەیە نەچۆتە قوتابخانە گەورەترین ئینتیمای نیشتیمانی و نەتەوەی هەیە بەڵام نەخوێندەواری بەو مانایی کە ئدراک بە مەسەلەکان ناکە وەکو کە هەیە پێویستە بوا بێ لەبەر ئەوە بەوە نییە کە تۆ شیکپۆشی لە مؤتەمەرەکان لە کۆنفرانسەکان لە هەندێ مەحافلی دەوری دەردەکەوی گرنگ ئەوەیە خەڵکی کوردستان لێت ڕازیان نا تۆ گەلەکەی خۆت لێت ڕازی نەبێ گەلەکەی خۆت لێت نیگەران بێ گەلەکەی خۆت بە کەسێکی نائەمینت بزانێ بە دەستێکی نائەمینت بزانێ ئەمە منتەهای کۆڵەواریە لە بەڕێوەبردن زۆر باش لەبەر ئەوە من وای ئەبینم پرسی ئاڵای کوردستان پرسێکی پیرۆزە پرسی نیشتیمان و نەتەوە پرسێکی پیرۆزە خەڵکی کوردستان پێشمەرگەی کوردستان تۆ دەبینی چۆن داکۆکی لە ناسنامەی خۆیەکە و ئاڵایەکێکە لە سمبولەکانی ئەم نیشتیمان و نەتەوەیە و جارێکی تر تەکی دەکەمەوە ئەم جۆرە لە حکومڕانیە بەردەوام بێ بەردەوام نەبێ کورد هەر ئەگاتە مەقسەدی خۆی ئەگاتە ئەو مەسارەی کە سەربەخۆی دابینەکات چونکە ئەم گەلە زیندووە بەڵام بەڕاستی ئەم هەموو توانەوەی ئەوە نییە سڕ بکرێن سەرکردەکانی مردوون من پێم وایە سەرکردەکانی لە چاو حماسەتی خەڵکی کوردستانە لە چاو ئینتیمای خەڵکی کوردستانە بۆ مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان خەڵک زۆر لە پێشترە ئەمجا کارەساتی گەورە ئەوەیە جاران دەیانوت حزب باوکی مناڵێک کە بێ باوکە حزب دایکی نەتەوەیەکە کە بێ دایکە واتە حزب داینەمۆی گەشەکردنی کۆمەلگایە لە بە هەموو ڕەهەندەکانیەوە حزب یەکێکە لە میکانیزمەکانی بەدیهێنانی پرۆسەی دیموکراسی و سەروەری یاسا بەڵام ئەمڕۆ حزبایەتی ئەم جۆرە لە حزبایەتی خۆی ڕێگرە لە بەردەم ئینتیما ڕێگرە لە بەردەم دامەزراوەکان ڕێگرە لە بەردەم شەفافێت ڕێگرە لە بەدیهێتنی ئەو خەونە گەورانی کە لە کوردستاندا هەبووە هەر بۆیە ئەمڕۆ سیاست ئەکرێ لەسەر ئاسی پەرتەوازەکردن لەسەر ئاسی دابڕان لەسەر ئاسی پشتی پەردە لەسەر ئاسی خۆتزیینەوە لەو هەموو ڕێوشێنانەی کە بۆ بنەماکانی شەفافێت و بەڕێوەبردن دادانراوە لەبەر ئەوە ئێستامان ئێستایەکی هەتا بڵی تاریک و نیگەران ئامێزە بە تایبەتیش کە دەبینین دەرفەتی گەورە هەیە دەبینین کۆمەلگاکەمان پڕە لە عەقڵمەندی زۆر ڕێگەی نادرێ
بێتە پێشەوە لە بەڕێوەبردندا مشارەکە بکە بەڵام خەڵکانێک کە بە هەر بارودۆخێکەوە درێژە بە دەسەڵاتدارەتی خۆیان دەدەن کە ئەم دەسەڵاتدارێتیە بەم جۆرە و بەم شێوازە هەمسەری خۆیان دەخوا هەم میلەتەکەشمانە گەڕێنەوە. سپاس دەکەم. کاک مەسعودەگە بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەڕێزتان باسی بەغدادتان کرد کە مەسەلەی گەڕانەوە بۆ بەغداد ئەو مەسەلە ئەوەی کە پەیڕەوکرا بە ناوی سربەخۆی ئابووری و ئەم سیاسەتەی کردنەوە هەیە تا چەندێک زاربەی لە مەسلەی دەوڵەتدا مەسلەی بنیادی دەوڵەت لە کوردستان اینجا بۆ چونێک شێ ئایا دەکرێت خەڵک برسی بکرێت لە پێناو دەوڵەتدا لە کاتێکە داهاتی نێوتەکەش بۆ خەڵک نەبێت؟ خۆی دەکرێت هەموو شتێک ینی ئێمە ئەگەر دەوڵەتداری بەڕاستیبی ئەو میلەتە تەحملی شۆڕش بەخێوکردن و تەحملی ئەنفال و هەمووی کردیا هەمووی دەکرێت بەڵام ئێستا میلەت هەموو تێگەیشتە ئەوە نە دەوڵەتداریە نە کوردایەتیە نە ئاڵاتداری نازم چی ئەوە نییە دزی و ڕاوڕووتی و تاڵانیە و دابشکردنەکە و دیارە و تەبقەکن لە بینی خۆیان تەبقەکە شەر نییە لە ناو یەک حیزبی ینی شەرچیش نییە لە یەک شاریبی ینی لە ناو زۆربەی زۆری لە حیزبەکان تێدانا و ئەو تەواتۆی کە دەبینرێ و یارمەتیدانە لە ژێرەوە کاتی یەکباری خوار دەبی ئەوانی تر بەهانای وەرچن یعنی تەبقەی گەندەڵی لە ناوخۆ دەرەی برا و ئامۆزا و پشتیوانی یەکن وەلە و کەمایەتیشن ڕاستە بەڵام باقیەکەی تر حەقوێ ئەوانیش یەکتر بکرێن یعنی ئێستاش پرۆژەکانی لەگەر بەغداد دووە پرۆژەیەک بزانە ئێستا من داوا دەکەم لەو برادرانەی چار فراکسیۆنەکە کە ڕۆژی چوارشەمە ئەگەر چوونە مەجلیس وزەرا یعنی پشێمان نەبنەوە لەو ئیشەی کردیان چونکە دوو پرۆژە هەیە پرۆژەکیان لەگە بەغدا کرایە و لەگە پنتاگۆن 8 مادەیە دیارە داوای 415 میلیۆن دلار کرایە و لە بەرامبەر کارتێکی گەورە کە شەڕی مووسڵە لەولایەش ئەو چوار فراکسیۆنە لەولایە کردیان بەبێ کارت تەمەشای مناقشەی بکەن کامیان لە قازانجی میلەتەکەم یان هەردووک لەگە بەغدا کرایە یعنی ئەووانیە لایەک لەگە بەغدای کردبی لایەک لەگە بەغدای نەکردبی هەردوو چاک فراکسیۆنەکە لە لایەک بەجیا کردیان فراکسیۆنی پێنجەمیش لەولایە بەجیا ئیتفاقیەکی کردیا نازم ئەگە یەکێتی ئەوانەی لە گەربیانە چکە ئیتفاقیەکە ئیتفاقی سەرۆکایەتی هەرێم و پنتاگۆن و بەغدایە بکاتوە لە 8 مادە 7 مادەی دەکەوێتە ئەستۆی کورد مادەی هەشتم یعنی لێرە دەتواندرا داوای مافی بابرین بودجە بکرێت داوای مادەی 140 بکرێت داوای ئەوە نەکرایە داوای 415 میلیۆن دلار کرد یعنی ئەوە هەردووچی بینە پێش بزن کامیان لە قەزخۆل بەس ئەو دووەش هەیە یعنی ئەدی بەدیل چیە یعنی ئەوە نەکەونە ژێر کاریگەری هەندێک قسە بن ئێوە چوینە و خیانەتتان کردێت لەگە بەغدا و نازڵی ئەو قسانە ڕاستی ئەووانە لە ژێرەوە ئێمە ئاگادارین چ دەکرێت چ دەگوزێت زۆر باش کاکمەسعود پاشی سێ مانجکە نبینی بەو شێوازەی کوردستان هەموو دەکەڕێنەوە بەغدا بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەرز دەڵێیت یعنی ئێستا تەنها دوو پرۆژەیە ئەو پرۆژەی کە پێشتر باز لەو دەکە کە بۆ مەسەلەی مووسڵەوە دەستکەوتی گەورەی بۆ پێشمەرگەدایە لەگەڵ بەغداد کراوە لەگەڵ ئەو پرۆژی چوار فراکسیۆنەکە خۆی ئەگەر لە بیرت بی سەردانەکەی جەنابی کاک مەسعود و ئەو چاپێنجەکەی لەگەری چون هاتنەوە وتیان ئەو پرسی موچە و نەوت و هەمومان حەل کرد هەر حەلەکەی چیە لە خیلالی ئەو ڕێکەوتنامەیە دەرکەوت حەل نەکرا ڕێکەوتنامەکە لە بەردەستی من هەیە نازانم لە بەردەستی خەڵکی تریش 8 مادەیە ئەوە لەگە بەغدا کرایە ئەوە ڕێکەوتنەکە لە ڕەنگە لە بۆ تەبەقەتی قازانجبی دەکرێت ئەوەی چار فراکسیۆن باشە سوودی ئەو ڕێکەوتنە چیە کاک مەسعود تەبەقەیەکی ترە ڕاستی ئەو دوو ئیشە لێک جوود سوودی ڕێکەوتنی یەکەم چییە زۆر بە کورتی سوودی ڕێکەوتنی دووەمیش چییە خۆش ڕێکەوتنی یەکەم ئەوەندی من تێی بکەم و تەمەشام کردی سوودە جوای لە بۆ میلەت نییە کارتێکی زۆر زۆر بە قووەت لە دەست کوردستاندرایە لە بەرامبەردا بە داوایەکی نیشتیمانی و مادەی 140 و بودجە و موچە نەکرایە ئەوە لە کاتێ ئەو بەغدا هاتە بەردەستی و بەغدا پێویستی بێتوە ئەو چوار لیستە لە بەغدا بەبێ بابرین خوێن ڕشتنیش پێشمەرگە و بابرین جەرگ برینی دایک ئەوانیان نەکردیا جوو دەشکیان کردیا ئەمن وەلە چاک نازانم چیان کردیە بە باشی بەڵام جوودەچیان کردیا ئەوانیش لە بۆ مەسلحەتی میلەت گەڕانەوەی بودجە یان دەتوانن ئەگەر دەرێن ئەو باشنیان داوا لە چوار فراکسیۆنەکەی دەکەم بە ئەو پرۆژەی 8 مادەکەی ئەوی لە هەولێریش کرا ئەیش بین نەگۆرە برێن کاکە
ئەو دووەکرایە بزانیت کامیان باشترە و یعنی بۆی سەرکەوتو دەبی ئیش نەک بە مناقەشە و جەدەلەکی نادیار کاکە ئێوە چوونە بەغدا و دەتانەوێت تەسلیمە نانا ئەو هەنیە هەردوو لات چوینەوە بەغدا لایەک نییە بری لە چارلات چوونەوە و لای پێنجەم نەچووە نه ئەو بەو شێوەیە ئەوی ئەم دەنێ بەڵێ سپاس دەکەین کاکسەر کاتژمان کە ماوەسەبار بووی کە بەڕێز پێشتر باسی دەوە کە حکوومەت تێرەم دوکانێکی سیاسیە بەڵێ دوو سیاسی بۆچی بەڵێ هێشتا کە دامەزراوە گشتیەکان هەیمەنەی حەزب زاڵە بە سەریدا بۆ بەرژەوەندی تایبەتی بەکارهێنرێ و حکوومەت ئەوانەی لە حکوومەتن هەندێکیان بوونەتە قوربانی ئەو سیاسەتەی کە لە حەزبەوە ئاراستاکرێ من تاییدەن بۆ قسەکانی مامۆستا ئەمەوێ بەراورد بکەم لەسەر ئەم قەیرانە ئابووریە تۆ تەماشا بکە لە نێوان تورکیا بۆ بەغدا لە بەغدا تۆ ڕئیس جمهور چەندین وەزیر دەیان ئەندانی پەرلەمان مدیر عام چوک کۆمەڵە دام و دەستگات هەیە کورتایە زاڵە بۆ لە ڕێگەی ئەوە نەوت نافرۆشرێ کە خۆت چاودێربی دیوانی چاودێری و لە ڕێژێر بۆ لە ڕێگەی تورکیاوە بێ کە جگە لە پەنجەکانی دەست نەبێت لە هەرێمی کوردستاندا کەس ئاگای لێ نییە نابداگای لێ نییە من پێم وایە شخص دەبێ ئاگای لێ نییە لەناو حیزبەکەی شخصی لێ شخص ئاگای لێ حەزب ئاگای لێ نیە لەبەر ئەوە پێم وایە ئەمە یەکێکە لە درێژە پێدان بەو سیاسەتە ناڕوونەی کە ناشەفافێت و ناگەندەڵی و گەندەڵی تێدا بەردەوامە و سیاسەتی برسیکردنە بۆ ئەوەی درێژە بدرێت بەم مۆدێلە لە حکومڕانی تۆ گەندەڵکارانە ئێستا بە تیرۆریست دەزانیت زۆر بە کورتی من پێم وایە هیچ کاتێک گەندەڵی کەمتر مەترسی نیە لەسەر کۆمەڵگەی کوردستان گەندەڵکار من با پێت بڵێم لای تۆ لەوانەیە تیرۆر لە پێشتر بێ یان لای من گەندەڵی لای خەڵکێکی تر پێچەوانەوە بە پێی قانون گەندەڵی و تیرۆر یەک کاریگەری لەسەر هەڵوەشانەوەی گەندەڵی دەکەن بە وچنی تۆ من پێم وایە تاوانبارن تیرۆریستن و هەموو مەعایرێکی خراپ لەسەریان جێبەجێ ئەبێ ئەوانەی خەڵکی کوردستان برسیەکەن لە پێناو بەرژەوەندی تایبەتیدا زۆر سپاس بۆ بەڕێز کاکسەرار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابوو هەروە زۆر سپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق توێژەری سیاسی کە بەڕێزشان لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەرم تا بەرنامەی شترخواتان لەگەڵ